بخرە تەجروبەی کرد لەگەڵ چ دەسەڵاتێکا بەڕەوەکووە ئەو دەسەڵاتە خۆماڵیە بێکاری کردووە دەیکوژێ ئازادیەکانی کە خەڵک شەڕی بۆ دەکرد ئیعدامەکرا بەدەستی ڕژێمی بەعز ئازادیەکانی خنکێنرا مستێک دەوڵەمەند و مافیا لەسەر حسابی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئەم کۆمەڵگایە بوون بە ماڵتی ملیۆنەر و بانقەکانی ئەوروپایان پڕ کرد لە سەروەت و سامان بۆ خۆیان و بۆ کەسوکاریان و لێستە شۆ مناڵەکانیان ئامادەکەن بۆ بەدەستەوەگرتنی دەسەڵات ئەگەر ئەو کاتە خەڵک خواست و داواکاری لەو دەسەڵاتە هەبوو بەڵام لە حەڤەی شوباتا گۆڕاوە خواستە بوو بە خواستی بڕوخێ بوو بە خواستی وەلانانی ئەو دەسەڵاتە بوو بەوەی کە دیواری بینی خەڵک و دەسەڵات ئیتر کۆتایی هات خەڵک لە حەڤەی شوباتا بۆنی کردبوو بە شۆڕشەوە لە تونس و لە میسر و شوێنەکانی تر دەسەڵاتە دیکتاتۆرەکانیان پاڵکێوە نابوو ئەگەر حەڤەی شوبات ئێشتا ئاستی ناڕزایەتیەکانی خەڵک لە زۆنی سەوزا قەتیسما بە زەبری چەک ئابڵوقەی هەولێر و شوێنەکانی تریان گربووی کە خەڵکی هەولێر و شارەکانی تری بادینان کە هەمان ئەو خواستانەی خەڵکی کوردستان و کەسوکاری قوربانیەکانیان بوو بۆی هاتنە مەیدان تەوکیاندا نەیانهێشت بەڵام خەڵکی کوردستان 62 ڕۆژ لە مەیدانە ڕاوەستا ئەگەر ئەو کات ناڕزایەتیەکانی خەڵک سەراسەری نەبوو بەڵام حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی خۆپشاندان و ناڕزایەتیەکانی تر ئێستا نەک تەنها لە زۆنی سەوز و بەڵکو لە بادینان و لە هەولێر و هەڵس و ڕاوانی سیاسی لە بادینان هەموو کونجوکە لە بەرێژی کوردستانی گرتوتەوە لە هەڵبژاردنەکانە خەڵک تۆڵەی خۆی لێکردنەوە لەو دەسەڵاتە بەشداری ئەوانی نەکرد بەڕێزان ئەمڕۆ لە هەموو کات زەمینەی سەرکەوتنی داخوازیەکانی حەڤەی شوبات لە ئارایە بە زۆر فاکتۆر هەر ئێستا ئەوەتانێت 4 دانەمانت زیاترە ڕاپەڕینێکی گەورەی ژنان و لاوان و خەڵکی شۆڕژێر لە ئێرانە هاتۆتە مەیدان ئەما توانێت ئیلهام بەخش بێ بۆ خەڵکی کوردستان ئەما توانێت ئیلهامی سەرکەوتنی و داخوازیانەی کە خەڵک بۆی هاتە مەیدان و نای بە دەسەڵاتی کوردایەتی ون بۆ ئازادی و یەکسانی و دادوەری کۆمەڵایەتی هاتە مەیدان ئەتوانێت ئەمە بەسەر ئەنجام بگێنێ بۆیە بەڕێزان ئەگەر بڕیارە ئازادی و یەکسانی و دادوەری کۆمەڵایەتی ئامانجی ئەو ناڕزایەتیە بێت کە خەڵک لە حەڤەی شوبات بۆ هاتە مەیدان و ڕۆژانی دوایی بە بڕای منەوە دەستی هەموو ئێمە بوشێ دەستی هەموو سوڕاوانی ئەو ناڕزایەتیانەی کە ئێستا لە پێنجون و لە دەربانی خان هاتۆتە ئاراوە کە خەڵک ئەزمموی لە ناڕزایەتەکانی پێشووتر وەرگرتووە بە بڕای من پێویستە ڕابەرایەتەکەی بەدەستەوە بگرین پێویستە چالاکانە بەشداری تیا بکەین پێویستە نەخشە ڕێگەیەکمان بێ هەنگاو بە هەنگاو سەرکەوتنی ئەو سەرکەوتنە تەحقیقکەین کە داخوازی خەڵکی کوردستان ئەویش خواستی وەلالانی دەسەڵاتی کوردایەتیە بە بڕای من ئەوە هەوڵێکە ئەوە ئامانجێکە کە دوانێ داخوازیەکان و ئامانجی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ستەملێکراوی خەڵکی کوردستان مسۆگەرکە من زۆر سپاستان دەکەم